نفديك يا بشار بالروح بالدم نفديك يا بشار بالروح بالدم نفديك يا بشار. نهێنیەکانی پشتیمانەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا. ساڵی 1970 دوای ئەوەی بەعسیەکان لە سووریا کودەتایان کردو، حافز ئەسەد ساڵی 1970 دەسەڵاتی گرتە دەست، حکومێکی پشت و پشت لە سووریادا ڕاگەیەندرا، چونکە حافز ئەسەد فەرمانی کرد کوڕە گەورەکەی دوای خۆی دەسەڵات بگرێتە دەست. بەڵام ساڵی 1994 لە ڕووداوێکی هاتوچۆدا کوڕە گەورەکەی گیان لە دەست دەدات و بەشار ئەسەد دەبێتە شوێنگرەوە. ساڵی 2000 حافز ئەسەد وەفات دەکات و لەبەر ئەوەی تەمەنی ئەسەد بچووکترە لە تەمەنی یاسایی کە 40 ساڵە بۆ تەمەنی سەرۆک، دەستور هەموار دەکرێتەوە و دەیکەن بە 34 ساڵ تا لەگەڵ هاتنە دەسەڵاتی بەشاردا بگونجێت. أقسم بالله العظيم أن أحافظ مخلصا على النظام الجمهوري الديمقراطي الشعبي، وأن أحترم الدستور والقوانين، وأن أرعى مصالح الشعب. حکوومەتی بەشار ئەسەد تەنها لە دەسەڵاتدا نا، بەڵکو هەمان ئەقڵیەتی ئیدارەدانیشی لە باوکیەوە بۆ جێما بوو. دوای سەرهەڵدانی جوڵە ناڕەزایەتیەکانی شەقامی عەرەبی لە تونس کە ناونرا بەهاری عەرەبی، سووریاشی گرتەوە. لێرەوە سووریا بوو بە نیشتیمانی جەنگ و ململانیە ناوخۆیی و ئیقلیمی و نێودەوڵەتیەکان. هەریەک لە وڵاتان ویستیان لە سووریادا پشکی خۆیان بەرکەوێ بەپێی ئەو نەخشەیەی کە دایان نابوو. جەنگ تەنها بە یەکدادانی سەربازی نییە، بەڵکو بە یەکدادانی کولتور، سیاست و ئابووری و بەرژەوەندیشە، وەک ئەوەی لە سووریادا ڕوویدا. فاکتەرەکانی مانەوەی ئەسەد لە دەسەڵات سەرباری ئەنجامدانی دەیان تاوانی جەنگ. هەڵکەوتی جوگرافی سووریا بە جۆرێکە کە وەک بۆمبێک کوایە لە نێوان جونگە سەرەکیەکانی هێز کە شەڕی هەژمونی زیاتر دەکەن. لە باشوور هاوسنووری ئیسرائیلە کە هاوپەیمانی سەرەکی ئەمریکایە و هەر مەترسیەک لەسەر ئیسرائیل دەستێوەردانی ڕاستەوخۆی ئەمریکا بە دوای خۆیدا دەهێنێت. لە قۆڵی ڕۆژئاوایەوە سنووری بە لوبنان و دەریای سپیناوەڕاستە. ئەمە بۆ ئێران استراتیجیترین شوێنە تا دەستی بگات بە حیزبوڵڵای لوبنان. لە باکوورەوە سنووری بە تورکیاوەیە. تورکیا تەواوی سووریا بە جێنفوزی خۆی دەزانێت. بە هەمان نەخشە عوسمانیەکەی جاران دەیەوێت هەژمونی لەو ناوچەیەدا هەبێت. لە ڕۆژهەڵاتیشەوە سنووری بە عێراقەوەیە کە سەر بە یەک قوتابخانەی فکری بەعسی بوون تا پێش ڕووخانی سەدام حسێن. دوای ڕووخانی سەدامیش سنووری عێراق دەتواندرێت بە سنووری ئێران دابرنرێت. ئەو کات بەشێکی دیکەی سووریا بە خاکی ئەردەنەوەیە. ئەمە وای کردووە ببێتە چەقی ململانی نێودەوڵەتی و ئیقلیمیەکان. ئێران بەهۆی گەمارۆکانیەوە ویستی خۆی لەو کێشەیە ڕزگار بکات و لە دەرەوەی خاکی خۆی کارتی سیاسی بەدەست بهێنێت. بۆ ئەمە پرۆژەی یەکێتی ئیسلامی هەبوو کە دەیەوێت خەتێکی شیعی لە ئێرانەوە دروست بکات کە بە عێراقدا تێپەڕێت و بگاتە سووریا، لە سووریاشەوە بۆ لوبنان. ئێران دوای ڕووخانی سەدام لە ڕێگەی دەیان میلیشیاوە ویستی عێراق بکەوێتە ژێر هەژمونی خۆی، بەڵام هەنگاوەکانی وەک پێویست نەدەڕۆیشت تا ئەمریکا بڕیاری جێهێشتنی عێراق دەدات. لەم کاتەدا ساحەکە بۆ ئێران چۆڵ بوو لە ڕووی واقعیەوە، دەسەڵاتی خۆی تێدا سەپات. ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد کە ڕێکەوتنی استراتیژی گرینگیان لە نێواندا هەبوو هەر لە سەردەمی حافز ئەسەدەوە، بۆ ئێران قبوڵکراو نەبوو، چونکە ئەو ڕێگە وشکانیەی دەیویست بە سووریادا پێی بگات بە حیزبوڵڵای لوبنان دەکەوتە مەترسیەوە و پرۆژەی یەکێتی ئیسلام کە ئێران داوای دەکرد کۆتایی دەهات. ئێران هەر لە سەرەتاوە بە تەواوی هێزەوە بەشداری شەڕی سووریای کرد، نەک لە دابینکردنی هێزی لۆجستی، بەڵکو بە هێزی فیزیکی و جەیشەوە داخڵی سووریا بوو. محەممەد عەلی جەعفەری فەرماندەی سوپای پاسدارانی ئێران لە کۆبوونەوەیەکدا لە ئاهواز کە بۆ کەسوکاری سەربازە کوژاوەکاری ئێران لە سووریا سازکرابوو وتی بوونی سەربازانی ئێرانی لە سووریادا بۆ پاراستنی ئاسایشی ئێران و یەکێتی ئیسلامە. بۆ ئەمە پێویستە لە ڕووی استراتیجیەوە
هەر سێ دەوڵەتی عێراق، سووریا و لوبنان لەژێر هەژمونی ئێراندا بن. ئیسرائیل و ئێران کە وەک دوژمنی سەرەکی بەرژەوەندیەکانیان لە یەکتر دەڕوانن لە سووریادا ڕوبەڕووی یەکتر بوونەوە. سووریا و ئیسرائیلیش تا ئێستا کێشەی بەرزاییەکانی جۆلانیان لە نێواندا چارەسەر نەکراوە. بەشێکی دیکەی ململانەکانی سووریای گەرمتر کردووە. تورکیا لەپاڵ ئەوەی دەیەوێت بگاتەوە بە تورکەکانی حەڵەب و قامشلۆ، مەترسیەکی گەورەی لە کوردەکانە کە بەشێکی گەورەی باکووری سووریایان لە ژێردەستدایە و بوونی ئەوان بە گەورەترین مەترسی لەسەر ئاسایشی خۆی دەبینێت. بۆیە ئەویش داخڵی شەڕی سووریا بووە. دوای داعش و هاتنی ئەمریکا بۆ شەڕی تیرۆر و پاراستنی هاوپەیمانەکەی ئیسرائیل زەمینەی خۆش کرد بۆ هاتنەناوەوەی رووسیا کە سووریا هاوپەیمانی بەردەوامی بووە لە ناوچەکەدا. بە هاتنی رووسیا بەرەی ئێران و سووریا بەهێزتر بوو. سووریا وەک خاک پارچەیەک بوو، بەڵام لە ڕووی واقعیەوە جەنگێکی گەورەی هەرێمی و نێودەوڵەتی تێدا ئەنجام دەدرا. زۆرێک لە شەڕەکان شەڕی وەکالەت بوو. تەواوی ئەو تەداخولاتانە وای کرد شەڕەکە بە تەنها هی سووریا نەبێت، بۆیە ئەسەد توانی بمێنێتەوە. كانت هذه الخطوة الأولى. الخطوة الثانية تواصلنا مع مختلف القوى الموجودة أيضا على الساحة السياسية والعسكرية. لە چاوپێکەوتنێکدا کە ئاژانسی ڕۆیتەرس ئاماژە بە چاوپێکەوتنێکی ئەسەد دەکات کە بە ئاشکرا دەڵێت ئێران، حیزبوڵڵای لوبنان و رووسیا لە شەڕی سووریادا ڕۆڵی سەرەکییان هەبوو. هۆکاری سەرەکی سەرکەوتنەکانی بەرەکانی شەڕی سووریاش بوون. ستیڤن کوک لە گۆڤاری فۆرم پۆلیسی ئەمریکیدا دەنووسێت رووسیا ویستی بە بەشداریکردنی وێنەیەکی جوان لە خۆی و وێنەیەکی ناشرین لە ئەمریکا نیشان بدات. کشانەوەی ترامپ کارەکەی بۆ رووسیا ئاسانتر کرد، بە تایبەت ئەمریکای وەها نیشاندا کە هاوپەیمانەکانی ناپارێزن. بۆ نمونە دوای 30 ساڵ هاوپەیمانی پشتی لە حوسنی موبارەکی سەرۆکی مصر کرد. بۆیە لە میدیادا ئەو قسەی موبارەک بە مەبەست بڵاو دەکرایەوە کە دەڵێت ئەوەی خۆی بە ئەمریکا داپۆشێت ڕووتە. دوایمانەوەی ئەسەد و پاشەکشەی ئەمریکا لە ناوەندی جیهانیدا دەوترێت براوەی سەرەکی شەڕەکانی سووریا خامنەی و پۆتن و ئەسەد بوون.